غەزا بۆ ئەوەیە فەسادی نەمێنێت نەک فەسادی ببرێتەوە. ئێوە بزانن هەر غەزایەک بە ناو ئیسلامەوە کرا عاقیبەتەکەی فەسادی بوو کاولکاری بوو ئەو بەخوا نەبووە و لەسەر قەواعیدی ئیسلام نەبوو درۆیە خارجیانەیە متطرفانەیە قبول نییە. مێژوو بخوێنەوە چەندەها گروپوە هاتون و تەواو بوونە ئەمانەی ئەم سەردەمەش لە تەواو بوونە ئینشاءالله لە زەعیفبوونان چونکی خوا بۆ ڕازی نییە. ئەوە حەق بوایە هەرچی عولەمای دنیا هەیە پشتیان نێگرت بەس یەک عالمتان لەگەڵ نییە یەک عالم بقرا عالمان ڕەتان دەدەنەوە لەسەر مینبەرەکانی لە وتارەکانیان ئەڵێن ئێوە غەڵەتن متطرفن بەچێ خارجین بگەڕن وەلای خوا بە ناوەی لا ئیلاهە ئیلا الله موسڵمان خوێنی خەڵک بڕێژن. ئێوە تەعەداکەنە سەر وڵاتی موسڵمانە پڕی مزگەوتە جوولەکەتان بەجێڵاوە. تۆ لە فەڕەنساوە هاتووی بەخێر نەی فەڕەنسا وڵاتی کافرانە چێکە لە وڵاتەکەی ئێمە بۆ لە خەڵکی وڵاتەکەی خۆت نیت. لە بریتانیاوە هاتوویت لە کەنەداوە هاتوویت لە دانیمارکەوە هاتووی جیهادی ئیسلام ئەکات لە ناو کافر هاتووی بەجار ئیسلام غەزا ئەکەیت. خۆ ئیسلام وایە خۆ ئیشەکان دیارە سیناریۆکان دیارە بۆ چییە مەبەستیان چییە ماوەتیان هەمووی دەرەکەوێت خۆیان باسیەکەن ئەم تەڵەیان ناوەتەوە ئەم سینیۆران دروست کردووە کۆن بوو ئیشەکانیان تەواو بوو مەساڵح ئەنجا خوێنن وڵا فڵان کەس لەبەر ئەوە بوو دروستی کرد فڵان دروستی کرد. زۆرمان بیستوو لە تاریخ زۆرمان خوێندووە کات ئەوە نیە وەکو ببینە سوحەفی مذیع بوتان ئێ بە خەتیبی مزگەوتین